من وەکو وتارخوێن و پێشنوێژی نوێی ئەم مزگەوتە پیرۆزبایی لە ئەهلی مزگەوت ئەەکەم و هیوادارم ئەم مزگەوتە ببێتە مایەی خۆشەویستی و برایەتی نێوان ئەم گەڕەک و ئەم خەڵکەی کە لە دەوروبەری ئەم مزگەوتن. بەڕاستی مزگەوت پیرۆزیەکی زۆر زۆر گەورەی هەیە. مزگەوت ماڵی خوایە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێک بنیادی مزگەوتێک بنا خوای گەورە وعدی پێداوە کە خانوویەکی لە بەهەشتا بۆ بنیاد بنا. بۆیە بەڕاستی مزگەوت ئەجر و پاداشتێکی زۆر زۆر گەورەی هەیە. پێویستە بە هەمومانەوە ئاوەدانی بکەینەوە. یەکێک لە ئاوەدانکردنەوەی مزگەوت ئەوەیە کە ئێمە بە قیمەت و بەهیمەت لە خزمەتی مزگەوتەکانمانە بین و ئەو پەڕی هەوڵ بدەین کە خۆشەویستی و برایەتی تیا بچێنین، دوور بین لە تەفرەقە و دووبەرەکی و چونکە ئەسڵی مزگەوت خۆی بۆ ئەوەیە. وەکو حکومەتی هەرێمی کوردستان هیچ هاوکارێک وای نەکردەوە. ئەوەی کە لە لای من بێ حەق و حساب و کتاب لە لای من بێ ئیلا بە پارەی فەقیر و فقرا و موسڵمانان و خواناسان نەبێ هاوکاری کراوین. ئیتر لە لایەن هیچ لایەنێکۆ هیچ حیزبێکۆ هیچ حکومەتێکۆ هاوکاری نەکراوین بە هیچ شێوەیە. واللهی داوا ئەەکەم لە حکومەتی هەرێمی کوردستان دەست بگرێت بە دینی ئیسلامەوە. دینی ئیسلام بپارێزێ، ملت بپارێزێ، فەقیر و فقرا بپارێزێ، دەست بگرێتە فەقیر و فقرا و ئەگەرێکی هاوکاری فەقیر و فقرا نەکا و دین ئیسلام نەکا و موسڵمانان نەکا واللهی وا بزانم ئەنجامەکەیان لە ئەخیرا هیچ پوش دەرەچێت.